دەخیلم ئەی دڵی غەمگین چیە دیسان کە شێواوی زەمانێ بوو کە مێشاد بووی کەچی دووبارە داماوی وەکو تەیرێکی زاماری ئەسیری ژێردەستی واشایی نییە ڕزگاری تۆ هەرگیز ئەبێ بتخاتە نێودان زەمانەش هەر لەگەڵ تۆدا بەدائیم دوژمنی خوێن خوار لە پاشانیش وەکو ڕاوچی ئەکا ڕاوت لە ناکاوی هەزارانی وەکو تۆ وا ئەسیری چەرخی گەردوونە ئەبێ تۆ تازە چی بکەی تۆ بە وێنەی قیمەتنراوی وەرە ئەمجارە بۆ خۆت گۆشەگیر بە و تۆ لە عالەم دوور لەسەر ئەم فیکرە بێ معلوم بزانە ڕۆژێ فەوتاوی هەتا ماوی لە دنیادا متیعی ئەمری باری بە کە عومرێکی کەم و کورتە هەمووی دانا لە پێناوی وەرە لوتفی بە مەردانە مقیمی کونجی خەڵوەت بە لە بازاری فەلەک دوور بە میساڵی بەحرە گێژاوی دەم خۆشەوە سپاس بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵلقەیەک و وێزگەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان قسەکردن و لێدوانە لەسەر شعرەکانی یەکێک لە شاعیرانی کەرکووک کە ئەویش شێخ لەتیف شێخ ڕەزایە کە ناسراوە بە لوتفی بۆ ئەم بەرنامەیە و بۆ لێدوان لەسەر شعرەکانی بەڕێز کاک شێخ عوبێد برای نووسەر و شاعیر کاک شێخ عوبێد کە ناسراوە بە هەوری و دەکاتە کوڕی لوتفی شاعیر میوانی بەرنامەکەمانە بەخێر بێ کاک شێخ عوبێد سپاس دەکەم زۆر زۆر بۆ ئەم میوانداریە سوپاسان دەکەم هەروەها کاک توانە بە ئامێری فلوت لەگەڵمانایە خۆشەویستان بێگومان وەکو سەرەتا ئەمانوێ کورتەیەک لەبارەی ژیانی لوتفی شاعیرەوە بزانین لەلایەن کاک شێخ عوبێدەوە بەڵێ لوتفی ناوی تەواوی شێخ لەتیف کوڕی شێخ ڕەزا کوڕی شێخ مەعروف کوڕی شێخ فەتاح کوڕی شێخ حەسەن کوڕی شێخ محەدینی کەرکووک ئەویش کوڕی شێخ حەسەنی ڕەزەردێ لە ساڵی 1905 لە ناوچەی قەرا حەسەن لەدەی پەڕکانە هاتووەتە دنیاوە هەر منداڵ بۆ هێشتا باوکی ئەو ناوچەی بەجێشتەوە بەرەو ناو عەشیرەتی داویە ڕۆییوە لە دێ خۆین پەڵک کە نێزک شارۆچکەی دووزە جێگیر بووە لەلایەن ئەو ئاغا و گەورە و ناودارانی عەشیرەتی داویەوە زۆر ڕێزی لێ ژیراوە لوتفی عمری 6 ساڵان بۆ خراوەتە بەر خوێندن لای مەلا سەعید ملباس لە قەیبی وا بووە قورئانی پیرۆزی خوێندووە دوای ئەوەی کە قورئانی تەواو کردو تۆزە پەروازە بۆ ڕووی کردوەتە دووس لە دووس لای مەلا جەلالەدین لەوێش چەند کتێبێکی وردی لێ خوێندووە ئەنجا بارگەی پێچاوەتەوە بەرەو کەرکووک چۆتە مزگەوتی نائب لای شێخ ستار شێخ محەممەدی کەرەدان ماوەیەک لێ بووە ئەنجا سوڕاوەتەوە بۆ دیبەگەرە قەزای مەخمور مدەیەک لێ ماوەتەوە دەور 2 ساڵێک ئەوە دێشیوە اینجا گەڕاوەتەوە بۆ لەیلان لە لەیلانیش هەندێک خوێندەوەیت لای مەلا سەعیدی لای مەلا عەلاءەدین ناوێک مدەیەک ماوەتەوە پاش لەگە فەقێ و مەخیەکانە اینجا گەڕاوەتەوە لەسەر ڕاستپاردەی باوکی گەڕاوەتەوە بۆ لای مەلا ڕەزای واعیز لە گەڕێکی پیریادیت مزگەوتی تووقان تووقات بەڵێ من پرسیارێکمە کاریگەری مەلا ڕەزای واعیز دیارە زۆر بووە لەسەر لوتفی ئەەکەم باسی کاریگەری مەلا ڕەزای واعیز یعنی لای گەلێک مەلا خوێنوێتی ئەو زۆر عەوداڵی خوێندن و مەعریفەت بووە بەڵام کاریگەری ئەو جیا بووە بەڵێ زۆر گەڕاوە و زۆری بە دوای عیلما گەڕاوە و زۆر مزگەوت و جێگا و ڕێگا و ئەملا ولا و ئەو وەختەس عادەت وا بۆ ناو فەقێیان لە هەر مەجلیسێکە ئەوت بێتان فەقێکان بەحسیان کرد بێ فلان مەلا لە فلان شوێن چاکە ئەو فەقێ ڕۆیوە بۆیە ئەوەی ئیمکانیاتی بوو بێ جا ئەویش
لەسەر ئەو ئینتیلاقە مدەی لای مەلا ڕەزا بووە لەسەر ڕاستپاردەی باوکی شێخ ڕەزای باوکی دۆستی مەلا ڕەزا بووە ئەلێ کە ڕۆیشتم بەجێمێشت هاتم بۆ مزگەوتی ئیمام قاسم ئەلێ زۆر پێی ناخۆش بوو وتی کوڕە بەجێم مێ لە من توم زۆر خۆشی وتم وڵڵا هەرچم بۆ ئیمام قاسم هاتووەتە مزگەوتی ئیمام قاسم مدەیەکشی لە مزگەوتی ئیمام قاسم بۆ ئینجا دیسان بۆ ناوچەی قەرە حەسەن لای مەلا شەریفی سیام مەنسووری لە دێ خاوڵە بازیانی ئەوەش زۆر عالیم بوو مدێ زۆرش لای ئەو مەلا هین شەریفی سیام مەنسووری ماوە ئینجا گەڕاوەتەوە بۆ کەرکووک اینجا لە خانەقای دوا قۆناغی خانەقای کەرکووک بووە لەوێ لە خزمەت مەلا سلێمانی تورک عالمێکی ناودار بووە ئەو جاش خانەقا لە کەرکووکە حوزەیەکی علمی بووە زۆر لە زاناکان و لە شێخەکان و لە پیاوەکان و مەلا گەورەکانی دەشتی هەولێر و کەرکووک و هەموو سلێمانی هەموو لێ خڕەوە بوو ئاماژە بەوە بم کە بۆچی ئیجازەی مەلایەتی وەرنەگرت لێوێ کە هین ئەمرێ مەلا سلێمانی تورک ئەمر خواکە مەلا سعید هین مەلا عەلی مودەڕیس دێتە جێگەی و لای ئەوە خوێنێ لەو ئەسنای حەل و شەدەیە لە نیهایەتی خوێندنای بێ فەناری و سەعدوڵڵا و ئیعانە ئەمانە تەقریبەن دوا بابەتەکانی خوێندن ئیتر باوکی ئەمر خواکە و مشکلەی عوایلی دێ بەسەریا واز لە خوێندن دێنێ مامۆستاگیان لوتفی کەی دەستی کردووە بە شێعر نووسی و شێعرەکانیشی بە پێی تەمەنی و بە پێی ئەو کاتەی تێپەڕەوە چۆن بەرەو پێش چووە ئەویان لەسەر قەولی خۆی ئەلێ هەر هێشتا تەلەبە بووم فەقێ بوومە شێعرمە نووسی شعری نووسی حتا شعری گۆرانی هەبوو لێ نووسی بۆمە شعری گۆرانی ئەمما لە 1960 کە کەرکووک ئەو زروفەی بەسەر هات بەسەر سلێمانیش هات ئەو زۆرفە ناخۆشە زۆری کتێبەکانی شعرەکانی ئێستان هەمووی لە دەفتەری بچووک بچووکان نووسی بووە ئەو وەختە منی جوان نەبووم کۆیکەمەوە و شتی بکەم لە دوایی یاگەیشتم پیا ئەوانەی کە مابووی لێم سەن و نووسیمەوە اینجا لە فەقێتیەوە ئەوی شعرم ئەنووسی کە فەقێ بوومە لە ناو فەقێکان شعر باو بۆ شەڕە شعریان کردو و سوحبەتیان کردو و ئەو شتانە ئەوە شتێکی وارد بووە لە ناویانە ئیتر ئەما چیە ئەوەنێ تاریخی بۆ کەمی داناوە مێژووی ئەو شعری دانەناوە مەقسەد من جملە لە هین لە ڕێی ڕەواندوس شعرێکی وتۆ لای دەشتی هەریر لە هەریر بووە لێوە بۆ حەمید قسەم کرد ئەو ڕێیاکەن بۆ ڕەواندز لەوێ شێخێک ڕئیسی ئەو ڕێگای بە ئەوتینە ئەو مەشروعە ئەلێ لەم ناوانە پیاوێکی وان نییە قسە خۆش و شێخ بێن مەلای بێت چی بێ بێن بەلام ئەلێن بەر وڵایەکێکەیە مەلای ئەم کەڵ ڕێش شێخێکە زۆر قسە خۆشە لەم باوکم زۆر سوحبەتی بوو زۆر سوحبەتەکەی بەدەر بوو لە حەد بەدەر بوو مامۆستاگیان دواتر زیاتر ئەچینە ناو باسەکانەوە بەڵام پێمان خۆشە ئەگەر کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە ئەگەر کاکتوانە هاوکارمان بێ زۆر سپاس دڵەکەم هێندە گوشادە بەزم و سەیرانی ئەوێ هەروەکو بولبول ئەخوێنێ گوڵی باخانی ئەوێ چاوەکانی هەڵهێناوە سەیری لای ژوورو ئەکا پڕ بەدەم هاوارەکات و کەیفی کوردانی ئەوێ لاوی کوردانم بەجارێ ڕوبەڕووی خائینان حازر و ئامادەوەستان بەس کە فەرمانی ئەوێ من بزانم لاوی کوردان هەر لە ژوور تاک و خوار گیان فیدای کوردی زەمانە ڕۆژی مەیدانی ئەوێ تاکە مێرێکی زەمانە هەر بژی شێری وەتەن پایەدار بێ ئەو ئەمیرە ڕەحمی ڕەحمانی ئەوێ ڕۆژ و شەوات تێکوشاوە بۆ ئیدارەی میلەتێ پەیڕەوی عیلم و حەقیقەت لوتفی یزدانی ئەوێ لوتفی دایم هەر هەژار و بەشبراو و دەربەدەر سایەی حوکمی عەدالەت لوقمەیە نانی ئەوێ دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سوپاس دەستەکانە خۆش کاکتواناگیان
مامۆستاکیان لوتفی جگە لە زمانی کوردی زگماکی خۆی شعری بە زمانی تریش هەبووە جا ئەو شعرانە ئایا چاپ کراون یاخود هەروەکو دەستنووسماونەتەوە بەڵێ شعری هەبووە ئەما وەکو وتم فەوتا لە 63 شەی بە فارسیشە بوو بە تورکی شەی بووە ئەمە ئەوانە فەوتا من ئەو ڕۆژەی کە خەڵکەکەیان گرت و بردیان بۆ هین من گەنج بوو یعنی وەختێک دێن لێ ئەوەی تۆزی ئەختیارە و یان مەلایە و یان پیاویش بەکەوتێ بەرێدەن کە بەریاندا ئەویش هاتووەوە منیش چوون بۆ هاواری بزانم چییە ماڵمان لە تەچیانەوە بوو جێگەمان نابوو خێزانی گەورە بوون چووم سیرەکەم وا دەفتەرەکانی دەرکردو خەریکە ئەیان سوتێنێ وە چیەکەی کورەوتی کوڕم بەخوا ئەمە ئێمە تیاچین ئەمە ئەم شیعرانە بگرن ئەم شتانە ئەمە فارسیە و ئەوە نازانم چی ئەوە چیە هەنێک شتان و من ئەوەی مابوو ئەم دیوانەیە کە بەدەستەوەیە لێم سەنە بەس ئاوهاش نەبوو لە ناو هەنێ دەفتەر گچکەیان نووسرا بوو لێ ئێمسەن کوروتی بابە تو بگەنە ئەفەوتێ وتم قای نابیدە من لێ ئێمسەن شارنەوە حتاکو بەڵێ هەی بوو فارسی هەبوو تورکی هەبوو شتیتر هەبوو لە دوای چەند کتێبی گەورەی تەرجمە کردووە وەکو فتح یەمەنی ڕأس الغۆر وەکو قصص الأنبیاء وەکو هین کتێبێکی تر مەولود نامە لە 48 تا تاریخی لێدا و لە 48 کردوەتێ کوردی و کردوەتێ شیعر ئەو بەرهەمانەی هەموو ماوە تابع نەکرا بەس ئەمە یەکێ لە تایبەتمەندیەکانی لوتفی ئەوە بووە کە جگە لە شاعرەکانی خۆی شعری زۆری لە شاعرانی تری لەبەر بووە بۆ نمونە هینی نالی هینی ئیمامی شافعی ئەوانە لوتفی پیاوێکی زۆر زەینی ڕووناک بووە خۆی هەیوت هیچ بەم ناڵی شعری هەچ کەسێکم بخوێنایەت و بەدڵ لەبەر مەکرد ئەو شعرە درێژەی کە مامۆستا نالی ئەینێ لێ بۆ سالم نازانم 6 هەفتا بەیتە مامۆستا زانێ ئەوان ئەو چامێ لەگەڵ جوابەکەی سالمە هەمووی لەبەر بوو لەم سەر بۆ سەر هەمووی لەبەر بوو بەهرەیەک بیانی هەر شتێکی بخوێندایەتەوە من ئێستاوام ئێستا زۆر ئەشعارم لەبەرە لەین بێکەس و لەین فڵان ئەوەی کە مەقسەدم بوو بێ وەختی خۆی ئەمە ئێستا لەم حاڵەتەیە ئێستا ناتوان بەس ئەو وەختە ئەم توانی زۆر هەوەستا زۆر شعری بێکەسم لەبەرە هین ئەوەکانترم لەبەرە خانی ئەم لەگەر ئەحمەد مختار بەیجی زافم لەبەرە هین زۆر ئەوانە شعرم لەبەرە بەڵێ مامۆستا ئێمە کە وەکو مێژووی لەدایک بوون و کۆچی دوایی لوتفی کە بێگومان تەمەنێکی باش ژیاوە لە 1950 تاکو 1989 لوتفی ئەکاتە هاوزەمانی کۆمەڵێک شاعیر کە زۆربیان لەو زەمانە لەدایک بوون و هاوتەمەنی ئەو بوون وەکو ئەو شاعرانە لە ناوچەی کەرکوشیش گەلێک لەو شاعرانە هەبوو وەکو ئەسیری ئەوانە ئەسیری دۆستی بوو ئەسیری بەڵێ گەلێک شاعری تر لەو زەمانەشە هەر شاعرانی تریش کە ئێمە گەر بەراوردی بکەین گۆران 1940 لەدایک بۆ بێکەس هەر هەمان ساڵە ئاخر کاریگەری ئەم شاعرە نوێخوازانە لەسەر لوتفی ئایا هەبوو وەکو ئەدەبیات و شعر واللهی من ئێستا ناتوانم لەو ناحیەوە نتقێک بدەم چونکە مەسەلەی نوێخوازی و شتیوە ئەو وەختەیە وەک ئێستا نەبووە هات و شۆ و هین وەک ئێستا سیارە و بێت و بڕاو ئەوەندە ئاگای لە شاعری ئێرە نەبوو بەس عەلی باپیراغا مدەیەک لە کەرکووک بوو ئەو لەگە ئەو برادەراتی هەبوو لەگە هین ئەسیری هەیبوو لەگە سابیری هەیبوو لەگە جاهید هەیبوو شاعرێکی کوردە ئەسڵی زافا خەڵک کەرکووکە زافن ئایتر لەگە ئەمانەیە لەگە زۆری تیان هەیە ئێستا نایەتە یادم بە تەواوی پەیوەندی و مەرحەبا و وسایەتی و هاتوچۆ و لە هەولێرەوە هاتن بۆ لای و ئەمەڕۆی ئەوانەی هەبوو بەڵێ مامۆستاگیان ئەگەر بینە سەر تەخمیسکردنی شعر کێ بوون ئەو شاعرانەی کە تەخمیسی شعری لوتفیان کردووە پێشمان خۆشە بێ ئەگەر نمونەیەکمان لەو شعرە بۆ بخوێنیتەوە ئەوانەی تەخمیسی شعری لوتفیان کردوویەکیان ئەو جاهیدەیە شاعرێکی کلاسیکی بە قووەت بوو تورکی و کوردی و عەرەبی باشە زانی یەکێکی سەید ئەنوەرە یەکێکی شێخ زەماڵە ئەمانە هەولێرین یەکێکی خۆم شاعرێکم دوو شعریم تەخمیس کردووە دووسێ شعری لێرە لە دیوانەوە ئەگەر کاکتوانە هاوکارمان بێ دوو کۆپلەمان خۆشە کە جەنابە تەخمیسی لوتفی پێنج خشتێکی هەوری لەسەر شیعرێکی لوتفی باوشی هۆشی بردووم ئەو دەمەی وا سینەی واڵات ئەبێ هەر کەسێتر بێ لە جێی من بێگومان شەیدا ئەبێ جوانی لەم جۆرە بەتەنها هەر لە کاری خوا دەبێ گردنی نەقشی بلورە سەنعەتی حەق وا ئەبێ
هەر لە گۆشت و خوێنی ئینسان شەوچرا پەیدایە تابلەی زۆر شۆخ و شەنگ و دولبەر و شیرن لەبە قامەتی هەر وەک سەر و ڕوخساری ماه و کەوکەوە جەرگی دەبڕێ زوو بە نیگای هەر کەسێ لای مەطلبە گەرچی مەوسوفی عەقڵ مەشهوری عیلم و ئەدەبە یەک نەزەر بەسێ لە بۆ عاشق لە ژین ڕیسوا دەبێت ئەمە دوو کەوتن دەم خۆش مامۆستا لایەنێکی تری ژیانی لوتفی پەیوەندیەتی بە ئەو عەشرەتانەی کە لەو سەردەما هەبوون و کە لەگەڵیانە ژیاوە یعنی نەکە عەشرەتەکانی ناوچەی کەرکووشیش بگرە ناوچەی پشدەر و مەنگوڕ و ئەمانش پەیوەندی هەبوو پیانەوە پەیوەندی دینی هەر پەیوەندی خۆی شخصی کەسێتی خۆی لەگەڵ سەرۆک عەشرەتەکان و لەگەڵ عەشرەتەکانە مەسەلەن کە لە ناوچەی کەرکوو لەگەڵ داودەی زەنگنە و جەباری و هەمەوەند و ئەمانە زیاتر پەیوەندی لەگە عەشیرەتی شوان و ساڵەیی هەبووە بەڵێ خۆی بە زۆری لە منتقەی ساڵەیی بۆ لە چەندەیەک لەگەڵ شێخانی ساڵەیی کە ئەکا شێخ مال شێخ قادر و مال شێخ ئەحمەد و خێری شێخ تایر و ئەمانە پەیوەندی باشی هەبووە لەگەڵ ڕێز عەشیرەتەکانە لەین ئاغای شێخ بزێنی ماڵ و هاباغا و ئەوەکانی تر بەڵام تەنانەت لە شعریشا باسی ناوچەی شوان زۆر ئەکە ئاخر زۆر لەوێ ژیاوە و زۆرش ڕێزیان لێگە و زۆرش خۆشیان ویستووە خۆشەویستیان لە حەد بەدەر بووە بۆی حتاکو ئەم لەحزەیەش ئێستا دانیشن لەناو خۆیان باسی ناوچەی شوان و چیای سەگرمە نوکتە و موکتەی خۆشیشی هەبوو قسەی خۆشی هەبوو منجم لە ڕۆژێک دانیشن لە شوێنێک هێشێکەڵێ وەڵڵا یا شێخ من بەقەدەر فڵانە کەس بێ عەقڵ بوومایە 100 دینار مەدا ئەو شەڕ وەڵڵی کوڕم پارەی خۆت خەسار مەکە بەخوا لەو بێاخدەی لەو کەرتری پارەکەش خەسار مەکە هایتر لەو جۆرە نوکتانی عەشایری قسەی خۆشی زۆر و لەوانە پەیوەندی زۆر بە قووەت و لەگە قسمێ لەگە عەشیرەتی دزەیە و لەگە منتیقەی داویە و ماویە و ئەوە نانشا هەفتەغار ئەو نانشا مەحسوب و دۆست وانەی هەبووین زمانی باوکی و ئاوها پەیوەندی هەبوو لەگەڵیانە مامۆستاگیان لوتفی ئەڵێ لە تاریکی شەوی زولفی لە دەستم چوو خەزێنەی دڵ بە چرخی ڕوومەتی ئاڵی ئەسیری چرخی دەورانم ئەمەوێت بزانم مامەڵی لوتفی لەگەڵ عشقی مەجازیات چۆن بۆ لە شعرەکانی لە سەرەتاوە بە قووەت بووە شعرێکی تایە لە دیوانەکەیە ئەچێ بۆ منتقەی قەراخ بە سواری ماینت دابەزێت لە لای ماڵێک ئەلێ جامی ئاوام دەنێ ئافرەت دێک دێ جامی ئاوی بۆ دێنێ دۆی بۆ دێنێ چی بۆ دێنێ یەک شاعری پیا و تۆ نازانم 150 بیتە هەمووی نەماوە کڕ بچر ماوە ئیتر ئەوەی هەبووە لە عاشقی مەجازیە جارە بە قووەت بووە یعنی ئەم شتانە ڕاستەوانی کە نووسێتی وا بووە ئەمە دوایی تر کە ڕۆژگار و زەمان و ئەختیاری ئەوانە و لە عینی کاتیشا شێخایەتی و دەریێشایەتی و بەزم و ڕۆژی بەردەوام بەڵێ مامۆستاگیان زۆر بە جوانیش وەسفی ژنی کوردی کردووە لە شوێنێکە ئەڵێ لەبەرکە خانمی کورد بەرگی کوردی بەلەنجەولار و ناز و سەربڵندی چ چالاک و دلێر و خانومانی بە ناوبانگی لە عالەمدا بە مەردی دیارە ژن پێگەیەکی زۆر بەرزی هەبوو لە لای لوتفی و زۆر زۆر بە جوانی لە شعرەکانی دەگە ژن وایە پیاویش ناو تەواوکەری یەک بنەوە خوا ئادەم و حەوای خەڵق کردووە لەبەرەوەی کە بە ئینسانی لێ دروست بێ ڕێزی ژن و ئەوانە لای هەبوو یعنی دائیمەن ئافرەت دەچوو بە لای بزانێ بێەوە ژنێکم بۆ نادۆزیەوە دی ئەشە تو خۆ سێ ژنت هەیە ئەیتوانڵی سێ ژنم هەیە کوانی ئەگە ئێمە لێ بووین دەمانێت دایشان لە ئەوڕۆی لێم زەوت کردووە ئەوەکی تریشمان دایم نەخۆشە ئەوەکی تریشمان نازانم وایە سوبەت هەیەکە لە خانەی سوبەتەوە ینی دەگە ئافرەتە زۆر ڕێزی لە ئافرەتە کرد و زۆریش لەو مەلایە متعسیب و شێخ و متعسیبانە نەبوو بڵێ ئەمە ئافرەتەوە ئەمە وایە ئەوانەی لا نەبوو ئەو شتانە لایەوە نەبوو ئەگەر خەندەخان شعرێکمان بۆ خوێنێتەوە بە خۆشحاڵیەوە لوتفی لە شعری تیری غەمزەیدا دەفەرموێ تیری غەمزەی وا لە ناو جەرگی من کاری کرد هەر وەکو دوژمن لە پڕ دەستی وەشان و غاری کرد خەرمەی عومرم عەزیزم وا سوتانی بێ ئەمەل بەختی عەقڵ و هۆشی تێکدا
ڕوو لە سەحرا تاری کرد. مالیکی مڵک و عەقڵ بوو حاکمی ئەنکاری خۆی، هەر بە یەک لەحزە لە ناکاو بە بەڵاد و چاری کرد. وا لە ناو تۆفانی غەم زستانی ساردا بە خەفەت، گیر و پابەندم ئەمن ئەو عەزمی ڕووی گوڵزاری کرد. هەر وەکو شیرین لە ڕەشماڵ ڕوو لە ئاوی ئەڵوەنە، بێخەبەر لە دەردی فەرهاد فکری نەوبەهاری کرد. چۆن لە ناکاو غەمزەکەت ڕێکەوت و دای لە جەرگەکەم، دڵ بە میحنەت دائیمە هەر شیوەن و هاواری کرد. لوتفی یاری تازە ڕۆیی تۆ بەجێمای ئەی هەژار، هەر وەکو بولبول لە بەندا مەیلی سەر کۆساری کرد. دەم خۆش کاک شێخ عوبێد، بەڵێ هەندێک لایەنی تری ژیانی تایبەتی لوتفی شاعر پەیوەندی بۆ بە گەورە پیاوانەوە، بە تایبەتی بە گەورە پیاوانی ئەو سەردەمەوە پەیوەندیشی تایبەتی لەگەڵ شێخی نەمەر شێخ مەحموودا هەبووە. بەڵێ ئەم پەیوەندی چۆن؟ ساڵی 37 شێخ زەنابی دەست بەسەر بوو لە بەغدا، لە 31 خۆی تەسمیلی حکومەت کرد لە شەڕی ئاوباری، دوا شەڕی بوو شکا لەوێ ئیتر خۆی تەسمیل حکومەت کرد. دوای 6 ساڵ 4 ساڵ بردیانە بەغا، لە بەغدا لە مەنتیقەی سرێ خانەیەکیانداوە پێی و خزمەتێکی زۆریانە کرد و عزت و ڕێزیان زۆر لێگرت. باوکمیش خوا عافیکە ئەوتی نە بەغدام دیبوو نە شێخ مەحموودم دیبوو. وڵاتم بۆ لای شێخ مەحموود هەرسا بوو چوو سوال قەتار بوو لێ دابەزی و عەلا کولی حال زەلامێکی دۆزی و دەستی ماچ کرد. تو چی شێخ ڕەزا شێتەوە؟ وڵام من کوڕە بووم، دایت کوردی زۆر لێ بوو کەواب سەڵتیان لەبەر خزمەتی بگە حتا بەیانیوتی ئەوە بارەگای شێخ. چوون بۆ لای شێخ لەو سەرەوە دانیشت و سەدرەوە قاعەیەکی زۆر گەورە و لەم بەر لەوبەر خەڵک دانیشت بوو. کتێبە بەدەستیەوە بۆ ئەی خوێند. سلام دەستی ماسکە سانە خەریوم بە ڕێمەوتی مەگەڕەوە دانیشا لێ پێدەتە چێ و کورسیە چۆڵ بۆتی دانیشت. وتی خەڵک شوێی وتم خەڵک کەرکووکم. ناوت چییە؟ وتم ناوم شێخڵەتی. وتی شێخی؟ وتم بەڵێ. کوڕ کێی؟ کوڕ شێخ ڕەزا شێتم. ئای بەخێر بێی چۆنی عەزیز برا چۆنە؟ مامەم عەزیز لەگەڵێ بوو، سەحەتان چۆنە چاکەنێ دە چاک و چۆنیە گەرمی کردبوو. وتم هیچت خوێندەوە؟ وتی تۆزێکم خوێند. وتی ئەو کتێبە بخوێنەوە. جا ئەوە تەبع کراوە لە 33 حەبسەخانی نەقەی بەحسی کەراماتی کاک ئەحمەدی شێخ و شێخ حەسەین ئەمەی کەرکووک ئەمە حەیدینی خۆ لە باپیرێم توێ درۆکان باپیری من و باپیری تووە. ئەویش لوتفیش توی یا شێخ عەفوەن باوکی باپیری ئێمە پیاوی خوا بوونە درۆژ لەقێکی بۆ دنیاە چی ئیشان بەوەیە درۆ بکەن؟ ئەیوتون بۆ لەم کۆتە نەزان نادەن. وتی قوربان ئەنبیاکان دەسەڵاتی تەقدیری خۆیان نەبووە. حەزەتی یوسف چی کردبوو؟ 7 ساڵ لە زیندان بوو. حەزەتی ئەیوب چی کردبوو؟ کریم لێدا دەریان کرد. حەزەتی موسا چی کردبوو؟ 8 ساڵ لای مەرگ بوو. عەلا کولیدا بووی بەری بچەن حەدیث و ئایەت. وتی بەسە شێخ لەتیف بەگۆڕ ئەو شێخ سەعیدەی لە مووسڵ کوشتیان بە بەلاش حتا بمێنم لە دنیا هەرچیت بێ بە سەر بۆتەکەم. بەڵێ مامۆستاگیان دیارە زۆر لەو شاعیرانەی کە ئێستا ئەنووسن و باوکیان شاعیر بووە کاریگەری باوکیان زۆر لەسەریان بووە. من ئەمەوە بزانم کاریگەری باوکت لەسەر تۆ و لەسەر قەڵەمی تۆ نووسینی تۆ چی بووە؟ هەمووی هەرەوە هەمووی ئەوە هەر لە عشقی ئەو لە قسە خۆشەکانی و لە بەحسی لە شاعر خوێندنەوەی لە مەزیزەکانەوە هەر لەوە وەرەگرت لە کەسەوە. بەڵێ دیوانی مەراقم دیوانی سالم و ئەوانە و ئەوانە ئەم خوێندەوە قانیع و ئەوانە و دیوانانە. من پرسیارێک بە دوا پرسیاری بەرنامەکەی بێگومان جگە لە جەنابە دیارە وەچەی لوتفی شاعیر کە لە بەرەی سێژنن ماشەڵڵا زۆرن. بەڵێ زۆر. بەڵێ کاریگەری لەسەر چیتر بەجێهێشت و جگە لە برایەترم هەیە برای گەورەمانە شێخ نوورالدین ئەوە بەس شاعری تەسەووفە نووسێ زۆر شاعیرە زۆر بەلاغەتیە لە عەرەبی و تورکی و کوردی شتی عەجایبی هەیە. ئەوە برای گەورەمانە دوای ئەو من مویترە برایەتری شمەیە عومەر لێرە بوو. بەڵێ ئەوە شاعیر نییە بەس نووسەرە نووسەرێکی کتێبی زۆر تەبا کرد نووسەرێکی ناسراوە لێرە لەم سلێمانیە بوو دێ زۆر. زۆر سپاس مامۆستاگیان ئازیزانی قەلەندەرخانە بەر لەوەی زۆر سپاس بۆ ئێوە زۆر مەمنونتان. زۆر سپاس بۆ زۆر سپاس.
بەر لەوەی بە شعرێکی جوانی لوتفی کۆتایی بە بەرنامەکەمان بێنین کە لەلایەن کاک حەمیدەوە بۆمان ئەخوێنرێتەوە. ئەمەوێت زۆر سپاسی برای نووسەر و شاعیر شێخ عوبێد بکەم. زۆر سپاس مامۆستاگیان، زۆر سپاس بۆ زانیاریەکانە، زۆر سپاسی کاکتوانە بکەم دەست و پەنجە و خۆش، و زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدیش بکەم. هیوادارم هەموو کاتێکتان هەر شاد و سەرفراز بێ. فەرموو. چییە ئێمڕۆ دڵی من وا لە ڕاو و کەیف و سەیرانە، گەڕیدەی شاخ و دەشت و دەر لە دامێنی چیاکانە، بە فکری عارزی هێنایە بەرچاوی وێنەی دولبەر، گەهێ لە کەیف و شادیدا گەهێ لە شین و گریانە، بە خەیاڵی هەبا و عەقڵی کەمفامی وەهای دانا، مثالی شەمع ڕوخساری بەخۆی تەشبیهی پەروانە. ئەڵێم ئەی بێعەقڵ تۆ چی و خەریکی چی و لە چی ماوی، وەرە واز بێنە لەم فکرە کە ئاخرەت پەشیمانە، نەبوو هەرگیز کە سابت بێ لەسەر هیچ شتێ تا سەر، بە وێنەی چەرخی گەردوونە بەدەست نەفسەوە حەیرانە، چاوی تۆ هەروەکو ڕاوچی تیرەنداز بێ بۆ هەر لایێ، بە دووی ئەو تیرەدا ئەڕۆی بۆیەوە حاڵت پەرێشانە.